خۆشەویستانم لە ڕادیۆی میلی گەڕیانەوە سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. عەزیزان و خۆشەویستانم، میلەتە خۆشەویستەکەم، هاو زمانەکانم لە هەر کوێیەکی ئەم دنیاە هەن، دوور بن لە بەڵاو، دوور بن لە ڤایرۆسی تەندروستی و ڤایرۆسی ئابووری گیرفان و نزیک بنەوە لە قسەی خۆش و دەمەتەقێ و بەسەراتی خۆش و نزیک بوونەوە لە کەسابەتی حەڵاڵ و ئیش و کار و جەستەماندوو بوون بۆ ئەوەی شەوان بەحەوێنەوە بتوانین بنوین، بتوانین کە ئەومان خواردەوەتی نوێتیمان بشکێ، کە نانمان خوارد برسی بین. لە هەر کوێیەکی ئەم جێیە هەن، سڵاوی خوای گەورەتان لێبێ و هیوای خۆشی و خۆشگوزەرانیتان بۆ خوازم. لە خوای گەورە داواکارم نزاتان بۆ وەکەم، دوور بن لە نەخۆشی، گیرفانتان بەتاڵ بێ و لە نەخۆشی بە دوور بن، لە شتان ساغ بێ و نان و نانی ڕق و ئاوی سارد بخۆن، لە شتان ساغ بێ و مناڵتان ساغ و سەلیم بێ و دوور بن لە مریشک و کەڵەشێر و گۆشت و ئەو تەعامانەی کە خەڵک سناپی یەکا و خۆی پێوە بایە. نەخێر، نان و ئاوێکی ڕق و تەق بخۆ و لەشت ساغ بێ، نان و ئاوێکی ڕق و تەق بخۆ و خوا لە خۆتەوە نزیککەرەوە، نان و ئاوێکی ڕق و تەق بخۆ و خەڵک دەستەی باشۆ بۆ درێژکەن، خراپە و نەڵێن. عەزیزانم، پێشوی بچینە بەرنامەکەەوە ئەبێ قسەیەکتان عەرزکەم. بۆ باو و باپیرانمان دە مناڵیان هەبوو، هەردەیشیان گەورە ئەکرد و ئەوەی کوڕ بواە ژنیان بۆ هێنا و ئەوەی کچ وایە بە شویانەیە و یەک دەنگ کێشەشیان نەبوو. ئیسا ئێمە بۆ بەدەست دوو مناڵەوە گیرەوە بووین، لەبەرەوەی ئەو سەردەما منتیقی عەقڵ هاوسەرگیریە کرد، منتیقی عەقڵ دراوسێتیە کرد، منتیقی عەقڵ ڕەفیقایەتیە کرد. ئێستا پارە هاتۆتە جێی هەموو شتێ، منتیقی عەقڵی لابرد، پارە ئەڵێ من بەڕێوە دەبەم، لە دواوە لە سیارەکەم هەیەی ئەڵێ بۆ دەبژێرم دەنگن نەیە، لە زلێک لە مناڵەکەم هەیەی ئەڵێ سوڵحەکەم ئەو 50 وەرەقە، نازانم چی یەکەی ئەڵێ ئەوە پارە چەند دەوێ، شکاتێ لە یەکەم لە قانون ئەچی واستە ئەکەی، پارە هەموو شتێ هاتە جێ هەموو شتێ. ساڵی ساڵان عەقڵ ئیشیە کرد، گیرفان ئیشی ناکرد. دیارە لای جەنابتان مەعلومە نێوانی عەقڵ و پارە چەندێکی فەرقە، چونکە عەقڵ خوا ئەیایتێ بە گەورەی خۆی. کوور دەڵێ بەخوا خۆشە خوا عەقڵێ باتێ، بەخوا خۆشە خوا عەقڵێ باتێ، عەقڵ خوا ئەیایتێ، پارە مناڵێک ئەتوانێ بداتێ. من مناڵی دەوڵەمەند ئەناسم ئەتوانێ بڵێ حەمەتاڵ هەموو ڕۆژێ وەرەوە 20 گۆرەقە. باشە، کەوا بوو ساڵی ساڵان ئاوا سادە و ساکار بووین، لایەنی کەم 10 جار هەڵەساین ئەو تەلەڤیزۆنەمانە گۆڕی. ئێستا کۆنتڕۆڵەکە نایەڵێ بجوڵیت، کەوا بوو وەرزەشیشمان نەما، کەوا بوو قەناتیشمان نەما. ساڵی ساڵان 2 قەنات هەبوو، کەرکووک بەغا. ساڵی ساڵان هەفتەی 1 تەمسیلی کوردیە کرد، هەفتەی 1 فلیمی میسریە کرد. ئێستا 2000 فلیم و 2000 حەڵقە و 2000 تەمسیل هەیە. فریای کامی ئەکەوی، سەیری کامی ئەەکەی، متابعەی کامی ئەەکەی. ساڵی ساڵان کە ئەبوو بە شەوی جومعە، کە ئەبوو بە ڕۆژی پێنجشەممە، هەر هەمومان لە خۆشییان نەمان نەزانی چی بکەین. بۆ لەبەرەوەی گۆشتمان نەخوارد، لەبەرەوەی برنجمان نەخوارد، گۆشت و برنجمان هەبوو. ئێستا ئێوارە لە ماڵی ئێمە هەرچیەک بێ من دڵم پێی خۆش نییە، چونکە ئەو سەردەما منتیقی عەقڵ بە خێویە کردی. ئێستا پارە و بابەڕێوە، پارەش ئەوەی نەیبێ عەقڵە، شتێکیش کە عەقڵی نەبوو ناتوانێت بیرکاتەوە، کە بیری نەکردەوە باشەی بۆ تۆ نابێ. ئێمە لە پارە فێری چی بووین؟ ئێمە فێر بووین لە پێناو پەیاکردنی پارەیە درۆکەین، گزیەکەین، دزیەکەین، غەشەکەین، ئەنواع و ئەشکالشتی خراپەکەین، یەکتری عاجزەکەین، مۆڕە لە یەکتریەکەین، تووڕابین بۆ لەبەرەوەی من پارە پەیاکەرەکەم. ساڵی ساڵان باوکمان بە عەقڵی خۆی ئێمە یەبربەڕێەوە. 10 دانە مناڵی هەبوو، 5 کوڕ و 5 کچی هەبوو، کچەکانی لەجێ خۆیان دامەزران و کوڕەکانیشی لەجێ خۆیان دامەزران. ئێمە و ئەوسا فەرقەکەمانەوە بوو، ئەوسا سادە و ساکار هەژاری ماڵی خوا بووین. ئێستا هەژاریەکەمان لە دەستدا بە ئەنقەز، هەر خۆمان زۆر هەوڵماننا، هەڵپەی دنیامان کرد بۆی لە هەڵاکەین. بووین بە خاوەنی پارە، بەڵام پارەیەکی بێعەقڵ، پارەیەک کە ئەگەر زۆر ئاگال لێ نەبێ تووشی عەزاب دەکا. ساڵی ساڵان باوکی کەسمان خوێنەوار نەبووە، باوکی کەسمان پلەدار نەبوو، باوکی کەسمان کورسیار نەبوو. کە بنەم قسەیەکەم
لە 1000 کەسا یەک کەس مامۆستا بوو ئەو یەکەش نابێتە ڕقم کەوا بوو 999 کەس نەخوێنەوەر بووە مانای وایە هەمومان نەخوێنەوەر بووین ئەم عەقڵە بوو ئەم عەقڵە جوانە هەبوو ئەم ژیانە خۆشە بوو هەبوو ئەم سادەیە بوو هەبوو بەم هەموو شاد و خوێنەواری و بەم هەموو پارەیەوە بۆ تااقەتی قسەمان نییە بۆ هیلاچین بۆ مۆڕاکەین ڕۆژ بووە بە ڕێزان ڕۆژ بووە من لەسەر ئەو جادەیە پێکەنی و سەگە زاوڕات و سێری کردوم ئێستا وای لێ هاتووە پێکەنین بۆتە عیبە قسەی خۆش بۆتە عیبە سوبحەتکردن بۆتە عیبە ئێستا وای لێ هاتووە ئەو گۆشتی مەڕوو بەرخە نازدارەی کە بەو شاخ و کێوەوە گەورە بێ ئەو گۆشتە دەستی نابێت دەست بەریکەوێ تی ناگەم لەمە جاران پڵاو گۆشتە خورا دەست و دەم و لوتی تێچوو من بیرمە مناڵانی ساوە هەموو دەموچاوێ نەبوو بە شلە باوکمەی و لێی گەڕێ با بە ئیسراحەت نانەکەی بخۆ ئێستا ئەو گۆشتە بەرخەبێ بە چەتاڵ بەکاربێنی ئەگەر دەست بەکاربێنی حیا دەچێ سەیریکەن حیا چووە کوێ و عیبە هاتە کوێ بەڵێ ئازیزان و خۆشەویستان بە هیوای دەمەتەقەیەکی خۆش گیان زۆر باشە کاگنامیقی شەید حەمۆمین سەیدەری سەرسەر و سەرچاومان تۆکوڕی شەیدی وخێنە سەر بیلبیلەی چاومان تۆکوڕی پارێزەری وڵاتمانیت کاکە خالید ژیان کاک خالید محەممەد سەرچاومان هاتی یاخوا بە خێر بیت کاک سەروەرجیان زۆر مەمنون و چاو ماچەکەم کاکە بەهێز زۆر مەمنون بۆ جەنابە کاک محەممەد زۆر سپاس بۆ کۆمنتەکانێ یاد زۆر سپاس بۆ جەنابیش کاک عومەر جەلال ماڵی ئاوا بێ یاخوا تابان خان تابان ئەحمەد ئەڵێ سڵاو لە برای بەڕێزم کاکە هادی هیوای لە شتاغی و تەندروستی بۆ خوازم و هەر بژیت و سەرکەوتوبی تابان خان تۆ خوشکی بەڕێز و عەزیز و خۆشەویستی ئێمەی کاک ئەحمەد عومەر ئەڵێ سڵاو لە کاکە هادی خۆشەویست سڵاو لە هەموو لایەکتان و سڵاو لە جەنابتانیش بێ هیوادارم لەمە بەدووە باڕوو بەڕوو قسە بکەین بزانین ئێمە چیمان ئەوێ و چیمان ناوێ چیمان غەڵەتە و چیمان ڕاستە کامی غەڵەتە با ڕاستی کەینەوە کاکە وەڵڵاهی عیب نییە هەڵە بکەیت عیبە ئەوەیە بەردەوامبی لەسەر هەڵەکە ژوان خان ئەڵەیە من ئەم بەرنمەیە لای من بەرنمێکی بێتامە ژوان خان زۆر زۆر ڕاست ئەەکەیت لای جەنابە ئەکرێ بێتان بێت و عشکری گوێ لێ نەگریت و سەری خۆشە نێشێنی بەڵێ بابچینە لای نازەخانمان بۆ داخڵکە کاکە ئەرینجیان دەسوچاو خۆش بێ کاک عەلی جاف ماڵەکە و ئاوایان بێ کاکە ئومێد ماجید زۆر مەمنون و زۆر سپاس نازەخان ئازیزان نازەخان کاک هادی سڵای خوا لێ بێ سڵای خوا لە جەنابیش نازەخان یاخوا بەخێر بیستەر چاوەکەم خوشکی بەڕێزم سپاس دەکەم کاکە هادی دەستخۆشی و بەرنامە لێکم برای بەڕێزم ڕێستانێ دەستخۆشی بۆ کاکە ڕێبازی بەڕێز دەستخۆشیتان لێکم بۆ تۆ بۆ هەموو بیسەرەکان زۆر سپاس نازەخان جاران هاوسەرگیری ئەکرا لەسەر منتیقی عەقڵەوە بوو کوڕوکشەکە خاڵی هاوبەش یەکیان ئەدۆزیەوە ئەو شتانی کە کچەکە پێی ئیزعاجە بوو کوڕەکە نەیە کرد ئەو شتانی کوڕەکە پێی ئیزعاجە بوو کچەکە نەیە کرد ئیستا بنەمای هاوسەرگیری لەسەر چییە یعنی وا لە خۆیەوە لە پرێکا لە دوای دوو مانگ جیابنەوە وڵای کاکە هادی بەڕێز ئێستا کۆمەڵگای ئێمە لە هەموو بۆ هاوسەرگیری بۆ هەموو شتەکان یعنی کۆمەڵگای ئێمە یان تێک چۆ لەگە ڕێزم بۆ هەم بیسەرەکان بەڵێ وایە تێک چووە تێک چوە ئەو کاتە کە بەڵە یعنی نازەخان بۆ نمونە من ئیسا من نەک شتێک زۆر شت جۆم لێتی ئەڵێ هەر بە هەوەس یعنی بۆ نمونە کەسێک گەڵەسێ پارەی خەڵکەخوا ئەڵی کاکە ئەم هەموو پارەی و بۆ چییە ئەڵێ وەڵا هەر بە هەوەس مەسەلا کوڕکچێ زەواجەکەن ئەڵی کاکە بۆ زەواجتان کرد ئەڵێ بە هەوەس ئەی باشە بۆ جیابنەوە هەر ئەڵێ بە هەوەس کاگە هادی بەڕێز کۆمەڵگای ئێمە یەک شتمانیاتە هەمومان سەر بەخۆشین دوا ئەوەش کە سەر بەخۆشین سەیرەکەی مناڵ ینی 15 ساڵ هاوسەرگیریەکە چەند ساڵێک بەیەکەوەن ینی خۆشەویستی و کۆمەڵێک دەمەتەقێ و ینی خۆشەویستەکە کاڵە بێتە ئەو کاتە کە چوونە پرۆسەی هاوسەرگیریەکە
سەرکەوتوو نابێ کاتی خۆی بڵێ کاتی خۆی ئەم دایک و خوشکانی کاتی خۆی زەواجیان کردیان هاوسەرگیریان کردو هەموو خۆ ئێستا خانووی دووقاتیان نەبوو خۆ هەمووی سیارە و ماڵی چاکیان نەبووە هەمووی لە تەنانەت لە خانوویەکی شەرقی چەند کەسێک بەیەکەوە ژیاوە هاوسەرگیریەکە سەرکەوتوو بووە تەقریبەی دەنۆ مناڵێکیان خستۆتەوە هیچی پەروەردەکانیشی غەڵەت نەبووە ئێستا هەر هەمووی یعنی چۆنەڵێ تۆ کە کاتێک خانوویەک دروست کرد بنئاغاکەی لەگە ڕێزم بۆ تۆ بۆ هەم بیسەران بنئاغاکەی بە خواری دروست کرا تاو هەمووی خوارە بێ اینجا مەسەلەی زەواج کە تۆ باس ئێستاش سەیرەکەی چەند ساڵێک بەیەکەوە بن لە مەسەلەی خۆشەویستی ئەمانە کاڵە بێتەوە خۆشەویستیەکە دوای ئەمە خۆشەویستیەکە دروست بێ نەک پێشەمە خۆی نازەخان جوانترین خۆشەویستی و بەهێزترین خۆشەویستی حتا لە بینی دوو هاوڕێیە هەر هاوڕێیەکەم لە تەعاملا خۆشەویستی دروست دەبێ یعنی ئەو کاتە من کە هاوڕێتیم کرد تێی ئەگەم ئەو چی پێ ناخۆشە و چی پێ خۆشە بیرکردنەوەی چۆنە من بیرکردنەوەم چۆنە ژنومێردیش بە هەمان شێوەیە خۆشەویستی لە دوای زەواج دروست دەبێ لە دوای زەواج بدەیە پێکەوە ژین پیاوەکە بۆی معلومە بێ کوڕەکە بۆی معلومە بێ ئەم کچە بەچی ئیزعاجە و چی پێ خۆشە و چی پێ ناخۆشە کچەکەش لای معلومە بێ بۆ کوڕەکە بە هەمان شێوە ڕاستە کاکە هادی بەڕێزەزین چۆنە ئێستا ئێمە بڵێنەڵی هەم کچەکە هەم کوڕەکە دوو پەروەردەی جیاوازە دوو بیرکردنەوەی جیاوازە دوو ڕەگەزی جیاوازە تۆ ئەبێ لەگەڵ هەموو شتەکانی ئەم کۆمەلگایی ئێمە کاتێک کە زەواجت کرد کوڕەکە ئەگەر هەموو دنیا بەسەریا بڕۆخێ ناتوانێت بڵێ من وەک کچەکە بم کچەکەش ناتوانێت لەبەرەوەی پەروەردەکان جیان ئەبێت تۆ خۆت بگونجێن لەگەڵ ئەم هاوسەرەی کە تۆ ئەم هاوسەرە تازە بەیەکتەوە نا بە خۆت بگونجێنی باشە بەڵام نازەخانەوەکان جیاوازن جیاوازە بەڵام خۆ تۆ هەر بەنمونە باسکی نازەخان تۆ لەگەڵ دراوسێکەتان مەجبوری بگونجیت مەجبوری باڵە وایەنە مەسەلا ئەو هەنیە شت ئیزعاجە پێی تۆ نابێ بیکەی تۆش بە هەنیە شت ئیزعاجی ئەو نابێ بیکا بەمە هاوسەنگێک دروست دەبێ نێوان ژنومێر هەرچیەک بێ خۆ بێ و هاوسەنگە پارێزن کاک هادی بەڕێز ئێستا سەیرەکەی من هەر بۆ نمونە من زۆر کەس ئاگادارم یعنی ساڵێک نابێ زەواجیان کردو ئەم کچ و کوڕە هیچ نهێنێک یەک ناپارێزن ئافرەتەکە دەڵێ وەڵا پیاوەکەم ئاوایە پیاوەکەم من نازان تۆ بڵێنەڵی زەواج بکەی ئەو پیاوە دەستی کو دەبێ ئەو پیاوە هەژارە بێ ئەو پیاوە کۆمەڵێک شتە ینی ئافرەتەکەش پیاوەکە و ژنەکە دوکیان بۆ ئێستا شتەکان دەرە بڕدرێن ئێستا شتەکان زۆر بە ئاسانی ئەچێتە دەرەوەی خێزان بڵێنەڵێ ئەم دوو کەسە بیرکردنەوەیان ئەبێ وەک لەگەڵ یەک بکونجێ نازەخان بەم قسەی جەناب تا کە کاتێکە جیا بنەوە هاچی نهێنی یەکترە باسی ئەەکەن کەوا بوو ئێمە نهێنی پارێزیمان لە دەستداوە لە دەستمانداوە کاکاتی بە بێگومان ئێستا بێگومان بکە لە دەستمانداوە بۆ لە دەستمانداوە ئێستا شتەکان زۆر خێراگا بە یەکتر تۆ سەیرکە من هەر ئێستا پەیوەندی بە هاوڕێکەمەکەم بۆ کۆمەڵێک شت پەیوەندەکان باسەکەم یعنی کاتی خۆی زوو ئەمە نەبووە ناتوانیەوە کۆمەڵێ ئێستا بابەتێکی جوانم لایە بەس ئێستا کاتی بەرنامەکە با نەگرم ئینشاڵڵا بۆ کاتێکی تر ئێستا زوو کاتێ ژن و پیا و شەڕیان نەبوو نانێش دایک و باوک برا و کەس بزانێ بخوا نەبێنی خوان شتەکان چۆنەڵێ ئەپۆش بەڵام ئێستا یعنی هەر ئەم دەقەیە کە پیاوەکە بە ژنەکە بڵێ هەستە لێ ژنەکە بە پیاوەکە بڵێ چەشت بۆ لێنانم هەمووی بڵاوە بێتەوە بڕاتە بێ زۆر زۆر ئەمە شتێکی ناشایستەیە لەگە ڕێزم بۆ تۆ هەموو بیسەرەکان ئەبێ ئێمە پەروەردەکانمان جیا خۆمان بگونجین بەڵام هەمومان سەر بەخۆین هەر هەمومان سەر بەخۆژێن ئەمڕۆ لەبەر ئەوەی ئێمە هیچی کۆنتترۆڵ خۆمان بۆ ناکرێ باشە کەوا بوو دەرکەوت ئەم دوورکەوتنەوە لە یەکتریە ئەم نەمانی خزمایەتی ئەم نەمانی دراوسێتی ئەم نەمانی کۆبوونەوە کۆمەڵایەتیە زەرەری گەورەی لیاوین ئەگەر ئێمە وەک ساڵان خزمایەتی و دۆستایەتی و دراوسێتی ئەوانەمان بکردایە هەر کێشەیەکیشمان هەبوایە ئەوان بۆیان عیلاجە کردین و ڕێیان پیشانەین بەڵە کاکە هاتی من ئێستا هەر بە نمونە لە سەخۆمان بۆ نمونە من بۆ خۆم کاتێک سەیرەکە هەرزەکاری بە خۆی لەگەڵ ئافرەتێک ڕێکەوێڵێ تاو من دایک و باوگەڵە ئەوە وایە دەڵێن هەر خۆم شەرتم یعنی هەر قسەی خۆی شەرتە بەڵام سەیرەکەی لە کاتێکیشە لەبەرەوەی پرس و ڕای بە دەوروبەری نەکردووە زەرەدی کردووە هەمومان واین یعنی من با لە خۆمەوە سەیرەکەی هەمومان سەر بەخۆژین ئەمڕۆ نازەخان من کەم قسەیەکەم قسەکەی جەنابە دووپا دەکەمەوە ئێمە هەمومان واکەین
یعنی ئەوە نییە من بە دەربم یا تۆ لە بە دەربی باش ئێمە کە هەمومان وا ئەەکەین چی بکەین یعنی بۆ عیلاجێ نەدۆزینەوە خۆ ئەم ژیانە ئاوا ناچێ بڕێەوە من کەس بە دڵ و بە گیان بەخێو کەم کوڕێک بیبا و لە دوای 3 مانگ بێنێتەوە ماڵەوە بە دڵنیا زروفەکەوای لاتەوە ناڵم من ئەوە سەر بەخۆی خۆمانەوەی لاتەوە کاکە هادی تۆڕە کۆمەڵاتیەکانیش یەکە من بۆ شتە بەدەرنی لەو شتەکە بڵێن ئێمە ساڵانی زوو کوڕکسێک بەپاکی زۆ بەپاکی یەکتریان خۆشەویستۆ پەنجیان بەر پەنجە یەک نەکەوتەوە تا ئێساش لەوانەیە هاوسەر گیریەکان بەردەوام بێ و مناڵی جوان و یعنی هەن سەیری کە بەڵام ئێستا من وەک باسم کرد بەڕاستی تۆڕە کۆمەڵاتیەکەیەوە لە کۆمەلگای ئێمە کردووە هەمووی دابڕاندوە هەمووی لە کۆمەڵاتی دابڕیوین هەمووی لە خزمەتی سەیرەکە من بۆ خۆم لەوانەیە کاتێک ئامێرێکم بەدەستەوە بێ حەز نەکەم بسم لای میوانەکە دانیشم هەموو ماوامان لاتووە یعنی تەکنەلۆژیا دەردێکی کوشندەی یاوینەتیە کوشندەیە خۆڕە هەمان پێ بکە نازەخان کوشندەیە دەست و چاوە خۆش بێ نازەخان کاکە هادی بەڵێ کاکادی بەڵێ ئەوە ڕووناک جێ لە بەرنامەکەی کەی بچین بۆ داوەتەکەی ڕووناک ئیشەڵا بە ئەم گەرمایە بڕوا کاکە بکەینەوە سەر پێی خۆمان ئیشەڵا با بارانی پەڵە ببینین تۆزێ تەڕوبڕ بینەوە ئاوایان بینەوە ئەو وەختە داوەت خۆشە کاکە بەڵام ژیلە و دایکی محەممەد نابین باشە کاکێکیان ئەوەیان بۆ خۆ من هەموو کەسێ لە بەرنمەکەی منە عزیز و خۆشەویستە بەڵام تۆ خۆت بڕیارێگەیەی ئەوە من بۆ بردن لەگەڵتان بەس بۆ نەبردن لەگەڵ نیم باشە قەنە بابێ بە هەندێک ڕێز سڵاو بنێرم لەبەرەوەی هاوڕانگ لێرەوە زۆ ڕێز سڵاو خۆشەویستیم بۆ دایکی میران گیان بەخوا تۆم بیر نەچێتەوە هەمیشە ئازیزی بۆ دایکی هەردی کوڵ بۆ دایکی ڕێیان بۆ دایکی محەممەد و هەموو ئەو دایکە بە ڕێزانەی کە پەیوەندیکەن بۆ خوشک و برانش ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ ڕووپاکەی گوڵ و بۆ ڕووناکی خوشکیشم سپاستانەکە سەرسەرم نازەخان دەستوشاو خۆش بێ زۆر سپاس بەڕێزن کاک عوسمان عەبدوڵڵا ئەڵێ وەڵی ڕاستەکەی دەست خۆش بێ بە قورعان کا عوسمان وایە یعنی با ئێمە بەڕاستی لە دەرگا ڕاستیەکان بین ئەزانم جەرگمان ژانەکە بەڵام ئەبێ لێی بین ئەبێ ئێمە بزانین لە چووە هەڵەمان کردەوە بۆ ئەوی بتوانین ڕاستی کەینەوە وەستایان ئەچین لە لای چێ ئایار خان وەستای ئیسماعیل گیان بەشک و پەیوەندیەکە بکەیتەوە یەکسەر وەردەگرم بەداخەوە وەسای ئیسماعیل وەستایان پەیوەندیەکەی پچڕا ئەچینە لای عیارخان کاک سعدی سعید گوڵی بەهار دەست و چاوتان خۆش بێ ماڵتان ناوا بێ کاک ئەحمەد عومەر بەڵێ دەست و چاوە خۆش بێ کاک ئەحمەد منیش عەرزم کرد کاک جەبار حوسێن ئەڵێ سڵاوم کاتتان باش هەموو کاتێکە برای بەڕێزم عیارخان السلام عليكم. عليك السلام عیارخان چۆنی حاڵ و ئەحواڵەکە سلامت بكاك حمشيرين دەنگ و باسە باشی شکۆر لەخوای گەورە بە زیاد دەسپاس بۆ خۆی تاکوتەنیا ئەگەر ئێوە باشن ئێمەش باشین وەڵا عیارخان هەر کەسێ سوپاس گوزاری خواکەی بکا باشە بێ ئەی ئێوە چۆن تەندروستیتان چۆنە لەخوا بە زیابێ ئەلحەمدولیلا تا ئیستا ئەو نیعمەتەمان ماوە کە تەندروستیمان باشە وەڵاهی باشی سپاس بخۆ بەس پێم وابێ گوێم لە نازە بوو بەتەمانیە دیارە ئێمە بنێرە بۆ سەیرانەکە قەینا باوا بمێنێ جا عیارخان ئەی برای خۆ چی پێوت نەمەوتم لەگەڵ هاتنی هەموو کەسێکام لەگەڵ ناتنی کەسانیم ئەگەر ئەوە بێ باشە بەدەومە ئەو کاتە ناو کۆستەرەکەیکین بە زەوی خۆمان کاکە جان اینجا کۆسەرەکە خۆ بەدەست نازەخان نییە کۆسەرەکە بەدەست دایکی محەممەوە یعنی بەدەستی دایکی محەممەدەوەیە کۆستەرەکە دایکی محەممەد ئەیوو مەیلم لێ نەبێ نایڵم نازە سەرکەوێ ئێدە ئەوە بێ قەینە ئەوەم بەدەوە بەس وەڵی من دڵم گەورەیە وەکو هەنێک کەس نییە بڵێم با ئەو بێ و ئەو نەیە وەڵی عیارخان ئەڵێم ئێمە هەر هەمومانەوێ بەیەکەوە ئێرە جێ بێڵین جامادەم هەمومان بەیەکەوە جێڵین با هەمووشمان بەیەکەوە بچین بۆ سەیران و بۆ گەشت و گوزار و بۆ شتی خۆش ئەی من ناڵم من وەکو من دڵم گەورەیە من ئەبم با هەموویان بێن عیارخان من لەو ڕۆژەوە زانیم کە تۆ دڵت گەورەیە کەوت من هیچ زۆر و زەختێک لە دایک و باوکم ناکەم لە توانای خۆیان ناداوای شتیان لێ ئەەکەم بەڵێ حتمما وایە من هیچ زۆر زەختێ تەنیا بۆ حەز و خۆ دەزعزانی بۆ شتێ زەختم لێیان کرد کاک حەمەشیرین ئادەی بۆچی ژیانی من بارەکە لەبیر دێوتم هاوڕێیان دوعام بۆ بکەن نازەح بۆم سپاس بخوا دەرەجەی 95 بەدەستهێنا لەبەرکردنی سوورەتی مولک گیان ماشەڵڵا 95 دەرەجەی 95 بەدەستهێنا ئەی ئافرم ئاها
بەرزان وتی کاک بەرزان وتم کاک بەرزان ڕێنمایی هەمویانەکە بۆ ئیمتحان دەبا ڕێنمایی منیش بکات لە بیرت دێ ئای چۆن بیرم نایە دوایی ئێمە دوعای بە خێرمان بۆ کردی تۆش 95 هێنا لەخوا بەزیار بێ بەس ئەو کاتە بەتەمان نەبوون بهێڵن بەشدار بم ئیتر سپاس بۆخوا بە حەزی خۆم دوای ئەوە دڵیان نەرم بوو بەشداریم کرد و الحەمدلله 95شم بەدەست هێنا ئەنجا تۆ وعدەدا وت دایکم بریانیتان بۆ لێنێ و کەچی دوایی خۆ لێ کرد بە کەڕەی شەربەت وەڵی خۆم لێ نەکردووە ئێستش لە خزمەتتانە ئای ماڵە ئاوا بێکەوا بوو دوای بارانی پەڵا قسەیەک لەگەڵێک کاکەینەوە ئینشاءڵڵا ئینجا من بیری ئەوە شەکەمەوە یعنی سبحان الله لەناو هەموو تەڵەبەکانە بەس بم کاڵم پێداویستی تایبەت بوو مامۆستاکە پێی تێک وتی باشە تۆ چۆن جورئەتی ئەوە کرد بەشداری بکەی وتم من تەرجیح کراوە من لەخوا بەجابێ سوورەتەکەم لەبەرە بەس ئەتوانم زانم پرسیارەکان بدەمەوە جوانە زۆر جوانە یعنی الحەمدلله هیچ شتێ نابێتە ڕێک لێو کە خاوەن پێداویستی تایبەت لە ئیمتحانەکانە بەشداری بکەن وایە تۆ وەکو خاوەن بەس توی تیابووی کە خاوەن پێداویستی تایبەت بووی ئەوانی ترە منی تیا بوون ئەوانی تر هەموو چاوساغ بوون ئەوانی تر کەچی ماشەڵڵا تۆ 95 هێنا لەخوا بەزاربنەوە پێنجم بەدەستێنا سپاسی خۆی گەورەکەم ئەوە خوای گەورە یارمەتی بنیدا کە 95 بەدەست بێنم بەڵێ هەروایەوە ویستی خوای گەورەی لەسەر بووە و دوعای خێری ئێمەشی تیا بوو عیارخان واللهی من سپاسی ئەوانەکەم کە دوعایان بۆ من کردووە عیارخان ئینشەڵا لە پاییزە جەوی بریانیەکە وەرەگرینەوە ئینشاءالله بریانێکی خۆش و بەتامە خۆین بە یارمەتی خوای گەورە هەمومان یەکەگرینەوە یەک کۆی خۆکەینەوە ئینشاءالله ئینشەڵا سفرەخوانێکی خۆش بە دەمەتەقەی خۆش و بە قسەی خۆش دروست دەکەین ئینشاءالله ئینجا کوا ئەو ڕۆژەم ببینایە پێشەوەی بمرم نا ئینشەڵا نامریت و ئەو ڕۆژەشە بینیت و بریانیە هەیە لەخوا بەزیابێ دایکیش هەیە ئێمەش وەک بریانی خۆر هەیە لەبەرەوە دروستیەکەینەوە خەبەر نەبێ ئینشاءالله ئینشاءالله ئیتر من حەزەکەم ئەو کاتە هەموو دایکەکان ببینم ئەمە دایکی هەرزاڵە دایکی شێوەیە دایکی میرانە هەموو دایکەکان حەزەکەم ببینم دەست خۆش بێ عیارخان خۆشحاڵ بن جەمال لە دەنگی بێ ئینشەڵا هەمومان بەیەکەوە بریانیەکە ئەخۆین ڕێز سڵاوم هەیە بۆ تەواوی هەموو هاوڕێیان کە گوێیان لە منە بۆ دای ئامینە و کاک ئیسماعیل خواگە دای ئامینە تەلەفۆنی کرد بڵێن عیار زۆر سەلامیە کرد و بڵێ دادا ئامینە عیار وتی قوڕاوەکەش لەبیر نەچێ بۆمان دروستکە ئای بە چاوان دایە ئامینە خەمن نەبێ هاکا جۆمان لەویش بوو لەم ڕۆژانەیە وتی پەیوەندی ئەەکەم ئینشەڵا خۆمان جۆمان لێبێ عیارخان ئەگە جۆ دێ بوو ئەو قسەی منی پێ بگەێنە چونکە من نە لایڤم هەیە و نە ڕادیۆشم هەیە بەخوا تۆ لە باتی بنە قسەیە بگەێنە بەسەر چاو ئەم برایی خۆ ئەو قسەی توی پێگەێنم و وەڵامەکەیش بوێنمەوە زۆر سپاس دەکەم کاک هادی هیوایتان درستی باش بۆ هەمووتان ئەخوازم خوای گەورە هەمووتان سەرکەوت بکە چاوەکەم عیار گیان سەرسەرم خواحافیزە بێ یاخوا خواحافیزە بێ لێوان کۆیی شاعیرە هەزناسکەکەی شاری کۆیە ئەڵێ سڵاو لە مامە هادی گیان کاک ئەحمەد عومەر دەستخۆشی بۆ نردوین کاک ئەحمەد گیان تۆ برای بەڕێز و خۆشەویستی ئەچینە لای کاک عیماد لە کەرکووک کاک جەبار حوسێن دەست و چاو خۆش بێ با پیرە و کاکە هەر چەند ساڵ بێ حەقی خۆیەتی هەتاوەکو ئەمری خوا بەجێێنێ داواکاری هەبێ لە ژیانە چونکە یەک کەس داواکاری نییە لە ژیانە کاتێککە دنیا جێهێڵێ کاک عیماد سڵاو لێبێ کاک عیماد وەختی شێلم خواردنەکە خەریکە نزیگە بێتەوە لە بیرمە وایە کاکە عیمادیان لە چیە حاڵەحواڵی تۆ سپاس دەکەم تۆ باشی ئەحواڵت سوێنە دەنگ و بازت کاک عیماد بەو پێی تۆ ئاڵتونچی لە کەرکووک بەڵێ هەموو ئاڵتونی جامخانەکەی تۆ تامی ئەو قاشە شێلمایە هەرە بابەت ئەو شێمە بە هەمووی ئەو شێلمە گەرمە خاسە لە دستان لەو بە فرو بارانە هەبێ زای چەند خۆشە کاک عیماد هەر بۆ پێی تۆ ئاڵتونچیت ئەو کوڕ و کچە هەردووشیان خوا دروستی کردوون بنیامی خوان خوای گەورە دروستی کردوون ئەم کوڕ و کچە خۆیان مهمترن یا ئاڵتونەکانی تۆ کوڕ و کچەکە مهمترە ئاڵتون مهم نییە کاکە باشە ئاڵتون زینەی حیاتە بێگومان ئاڵتون زینەی حیاتە تێگەی خۆی ئینسانانی هەموو کەسێتێکی ئینسان زەواجەکە ئەوەیە ئاڵتونێکی شتێکی خۆی بە حەڵقی ڕادیۆ سەردەوە نییە تۆگە 20 مسقالی بۆکە 25 مسقالی بۆکە 30 مسقالی بۆکە 50 مسقالی بۆکە ئەگە تۆ ژیانت خۆش نەبێ بڕوات بە هیچ
سەرکەوتو نابی لە ژیانە ئەگە تۆ ژیان خۆش نەبێت کە ژیانە خۆش نەبوو ئاڵتونەکە هیچ دەورێگە بینێ لەش بۆی ژیانی خۆش هیچ دەور نادینێت ئینسان ئەوە بچی ئەوەیە تێکی ژیانێکی بەختەوە بخوازم بەیەکەوە تۆ شەد ئاڵتون نییە شەد ماڵ و ئەوانە نییە شەد ئەو کەسانەیە نایسە من جاروای تاخم بگێ دێ بەلام بکوزاوای دێ بەلام نانی بڕوا دێ بە حەڵقە و بە دوو حەڵقەیە زەوازەکەن ئانی بە 5 مسقال زەوازەکەن بە 8 مسقال زەوازەکەن ئانی ئەلە شەد ئاڵتون نییە میم ئەمشی تێگەیشتی کوڕەکە باش بێ هەمشی کچەکە باش بێ شەد ئاڵتون گرنگ نییە نانیسە من ڕێزم بۆمە خوشکار بلانێ ئانی تو بە شەدەوە نییە بێ ئافرەتێ شوەکە بە کۆمەڵێکی دەبەر بەرنە کابرا لەن دۆڵەمە نابێ 40 مسقالی بۆ بکەی 30 مسقالی بۆ بکەی بابە تۆ شەر دۆڵەمەنی نییە تۆ کابرا با دۆڵەمە بێ ئەگە تۆ ژیانی کچەکەت باش نەبوو بە چێ بە هەتا بەیانی 100 مسقالشی بۆ بکەم زۆر ڕاستە زۆر جوانە دوایەوە ئەم کوڕ و کچە بەرهەمێکیان نەبێ بەرهەمەکەیان مناڵە ئەم مناڵە کلوری دنیا توانێ مناڵە دروستکە خوا نەبێ ئەگەر خوانە بێ کەس ناتوانە دروستیکە نانی تۆ ئەو کاتە ئەلێت دنیایەکەدەم بەس خۆ مناڵێکم بداتێ هەیە نایبێتێکی دوای لە دنیا پارادەم بەس خۆ مناڵێکم پێ بدا ئەوە لای خۆی گەورەیە هەمووشی لای خۆی گەورەیە باشە کاتێ مناڵەکە بێ ئیستا من لەم تەمەنی خۆما کاک ئیماد هەمە مناڵەکەم 2 ساڵە کچەکەم مەمنونم ئەو پڵتە پڵتەی کەیکا بە دەمی خۆی کەس ئەتوانێت لاسایی کاتەوە ئەبەت نانی تۆ ئینسان ئەو مناڵە تێگەی مناڵ قسێ بکات تێگەیشتی لە سینێ ناتوانین ناسایی بکەیتەوە تۆ ئەو مناڵە ئەبێ دڵی ئەو مناڵە ڕازی بکە چیەکی بێ بۆی بکەی باشە کاک ئیماد هیچ سەروەتێکی دنیا سەروەتی هەموو دنیا کۆکەرەوە ئەتوانێت ئەو مناڵە دروستکە ئەبەت نانی خەڵکی وایە لێ من کۆمەڵێک شدەم بەس ئەولادێکم بێ ئەولادێکی ساڵحم بێ دنیا و سەرماڵ دنیادەم بەس ئەولادێکم سەرە خۆ لای خۆی گەورەیە هەموو لە حەز لای خۆی گەورەیە باشە ئەنی ئینسان باشە کاک ئیماد ئێستا من ئەولادەکەیشی یاومەتیە کە خەڵک پاری دنیاە من هیچی شم ناوەتی خوا بە دیاری ئەولاکەی یاومەتێ ئیتر ئەم ژنەی من چی ئەوێ ینی بۆ دانانیشێ وەرە با دانیشە ڕەحمەتی خۆی بەڕاستە وەنیە وایان یعنی بۆ کەوانتر و تاقمی نووس و تاقمی مەطبەخ و ئەخ بەجددی کاکیما پێکەنی ئینسان پێکەنی نیە والله برام وایە والله برام وایە تۆ لە خوا بەزاری ئێمە خوا نعمەتێکی داوە پێمان بڕوات بێکاکتاڵ ئێمە خوا نعمەتێکی داوەکان سیاری باش ماڵی باش نانی ژنی باش ئەدێنی ژنی باش بێ کە مناڵی ئەولادێکی ساڵح باش بۆش ناشکری نەبین بۆ شکر نەبین ئەیتر چیتر دەوێت کاکە والله ئیتر نازانم ژنم زمانەی سەبازێکی چیەوێت کاکە دەڕازی بۆ تەواو تێگەیشتەوە نایەنێ ئەمە بوو بەچی ئەم کەوانتەر و کەنتۆرە وانی هەموو ساڵێکە وەرە کاکە بۆم بگۆڕە وەرە کاکە تو سناوە دیکە دی کاکە دەپەسە چیەوە دوایەوە کاکە گیان ئەوە کاک ئیماد من ئێمە ماڵی ئێوە من گیرفانم چیتیابێت چیتیانە بێ ئیلاقی بە تۆ چییە تۆ بۆ دەبەتەکەی منت دەوێت بێگومان وایە نای تو ئینسان بۆ خۆی دەژێتێکی خۆشەدەوە نیە دەوڵام فڵانکەس ئەومە بێ ئەومە بێت یعنی ئەی ڕەحمەتی لێبێ اینجا دوایەوە لە ڕووی شخصیەتیشەوە تۆ من لە حەمەتاڵا بینیوە لەم بەرنامەیە منێ بینیوە ئیتر تۆ بوو بە دوای ئەوەیە گەڕێی من چیم هەیە و چیم نییە و تۆ خۆمە دەوێت خۆم بێگومان وایە وڵا بێگومان وایە وڵا منەوەی حەمەتاڵ بناسم تێگەیستی کابراایکی ئینسانێکی زۆر سادی هاوڕێیان بەڕاستی کەسانێکی زۆر خۆشەویست کەسانێکی لەنا دڵەشیرن لەناو هەموو هاوڕێیانە ماڵی هەموو لای ئەوە بێ باشە ئەم قسە خۆش و دڵشیری نییە پارەیەوێت نەوەڵڵا دنیا پارە نییە من پێتم دنیا پارە نییە دنیا بەس ئەوەی ئەمشی تێگەیشتی بەختەوەربی لە ژیاندا کاکە ئیماجیان چاو دڵمان ڕوونجۆمان لە دەنگ زۆر سپاس دەکەم منی زۆر خۆشحاڵم ڕستڵاو و ڕێزە خۆشەویستیم بۆ توی ئازیز و بۆ هەموو هاوڕێیان و هەموو هاوڕێیان کۆمێت و بەمێدە خاتو لێوانیش بێتە سەر خات کاتی شاد و ماڵەوە چاوەکەمی ماڵەوە بێ و سەر چاوەکەم خۆ حەفیز بێ یاخوا ماڵی هەموو لایەکتان ناوا بێ بۆ ئەو کۆمنتە جوانانەتان با بچینە لە کاکە ئیسماعیل کاکە ئەوەنە مەحتەری نەکەین دەمێکە لەسەر هێڵماوەتەوە کاک عەباسگیان ماڵە ئاوا بێ یاخوا زۆر سپاس کاک ئیسماعیل گیان الو بەڵێ قوربان کاکابی وەسلاکەم تۆی وەسلاکەم شەرەم هاتووە کۆرە قوربان تۆ خاوەن ماڵی من حەدم چییە سەرە بۆ تۆ داری ئەستەغفر الله سەید المؤمنی خادمون گەورەی مسلمانە خزمەکارە بەڵێ قوربان ئێمەش حتمەن لاساییەوە کەینەوە کاکە گیان ئەڵێ گورگانە شەوێ لای لایەمانە باشە پیا خۆرەکەش لەبەر دەرگانە جوانە لە مناڵێەوە بە سەترسێنین بۆ شوێن گورگ کەوتن بەد ئەفشێنین یعنی دەوامادەکەن هەر شوێن زۆردار کەوین بەڵێ تەواوە
پارەی فڕوتفەڵ کەوتە ئەم ناوە براوی حەڵال لای کەس نەماوە بەخوا وایە هەر بەو پارەیە ئەچن بۆ مەکە ئەڵێن بۆ حەجە تۆ باوەڕ مەکە تۆ باوەڕ مەکە تەواوە خۆشە شارەزا هاوڕێی سەفەر بێت دوشمنت ئاقڵ نەگۆشت کرد بێت گیان جا کاکەن چەند پەندێکی کەوت لەگەڵ کورتە شارێکی خۆمێ لەسەر جگەرە بەڵێ قوربان پەندەکانی پیری پیران تەواوەکەم تەواوە ئێمە دوای پیری پیران کەوتینایە ئێستا ئەوەمان لێ نەئەهاو کاکە جان ئەڵێ چر و چژدان و جانی بکێسی نەک دینارێکی لە دەردەکێشین ئەوەی کە خوا پیشەی ڕوش دەکا لە ئێمە زیاتر حەز لە چش دەکا یانە ئەوەی کە خوا ڕەفیدیەکە بەڵێ تەواوە بەڵام لەغاوی شەیتان کراوە بۆ نەوشی خۆشی بەشی بڕاوە خۆشی نازانێ کە بەچێ ئەبڕێ تا ئەمرێ و کفن بەقەدی ئەبڕێ لوتی لە بەردی ئەلحەدەکەوێ ئەو ئەزانێ بەرچەیەکەوێ زۆر تەواوە ئەگەر بە خەوی شۆ دیسانایە ئەم چروشیە ئەمەی لە دوایە هیچ نەبووایە خۆی تێری لێ ئەخوات کاکە حەما تەواوە خۆی تێری لێ ئەخوات بە مێردی تازە ژنی نەئەسپات جوانە بە مێردی تازەی ژنی نەئەسپارت جوانە زۆر ئەی خۆی جوانە تر گۆڕبەگۆڕە بێڵم جای بۆ ژنەکە شۆکاتەوە بەڵێ هەڵمانە کێشن لە ڕەگ و ڕیشە هەڵمانە کێشن لە ڕیشە و لە ڕەگ ئەبینە کوتەک بۆ شەڕەگەڕەک کاکە حەما بەڵێ زۆر تەواوە بینە کوتێک بۆ شەڕەگەڕەک تۆرێ بوو پێرار کابراەک چاندی هەرچی دەستی بوو بۆ خۆی فڕاندی زۆر تەواوە زۆر تەواوە هەرچی دەستی بوو بۆ خۆی فڕانی بەڵێ بەڵێ کورتانی جەزال وا هەڵوەشاوە جێگای تەقەڵ و سژنی نەماوە بە محەممەی مەهدیر چا نابین خوا خەڵقی کردوین ئەبێ هەروە بین کە ترس و پرسی خوامان نەمێنێ احتیکار زیاتر پاراستێنێ قڕ بەسەر ئەو کەسەی وا دەکا کە خۆی شەرمەندەی دەرگای خواکە با کەس داریش بی کەسیش لە تەکا کە کەوتێت تکا ئابڕوت تکا باوکە ڕۆ دەستی دۆز ماسکە و لە زێڕی بگرە دەستی دوشمنیش ماری پێ بگرە پیاوی هونەرمەند کەساسە لێرە بە دۆزێک پرسی و بەزیگە تێرە جوانە ئاموشۆی هەندێ بە سەرزاریە ئێسقانی پڕ مرداریە یعنی دڵی تەواو نییە بەڵێ زۆر تەواوە کە دووبەرەکی کەوتە ناو خێڵێ خۆشی ئەو خێڵە چێ دێڵێ بەخوا جوانە گا لە جێرەدا ئەگەمان بگرێ جێرە شێوێ نابێ سەر ببڕێ جوانە کاکە ستەمکار عەزر بوو لێکەوت کاکە حەمەخۆیە کوتێتە هەیوانی مزگەوت جوانە کەزانی بیستان ئاشیە گەڕێ بۆ مزە ئاشێ زۆرترە گەڕێ تەواوە کە ناوی زۆر کەس بە خراپە بەری ئەو ساتێ دەڵێن لە عالەم بەری لە عالەم بەری بەریت لە عالەم بەری نەخوازەڵە بۆ قەوم و خیلەی خۆت ئەو سەعەبێتە تفی بەرەوبایی بۆت هەرچی نەتوانی بیڵێ بەرەو ڕوو مەڵێ چونکە نامەردی لێ ئەبێ بەخوو بشۆ شێر بارێکە بۆ تەرگیرێ پاروی زل مەکە کاکە حەمە لە بی نەگیرێ تەواو پاروی زل لە بی نەگیرێ بەڵێ وایە وەڵا کاکەن جاوە چارەی خۆمەکە زەحمەت نەبێت ئەی گیان لە شعری ڕیسپیەکەی بەرنامەکەمان بە قوربانم ئەڵێ منیش لە تێشدا جگەرەمە کێشە باشە زیاتر لە جەستەم دیڤانی چپم هێشە ینی مەسرەفەکەی تەواوە ئاخر توخوا ئەمە ئیشە تۆ سنی شوا لێ بکەیت و زەرەریش بکەیت جوانە پارە سەرەبووین ئەڵێ قەی ناکە پارە کە لێت بکەوێ ئەشێ لە داخە خەوت لێ بکەوێ بەڵام جگەرە لە جەرگت گیر ئەبێ وەک سنی خرژاو دووکەڵیش ئەو سینە جوانە دەکا بە زووخاو زۆر جوانە جگەرە پێم ئەڵێ ڕێگای خواردن و نەشەر ئەبەستم هەرچەند هاوڕێتم ئەڵێم بژگەرە شەت هاوڕێی وەک تۆم بێ پێ ئەڵێم بفا هەرگیز نامەوێ شایستەی تفا جوانە بیرم کردەوە من کوڕم هەیە
وا دێتەکایە جا خۆ کوڕەکەم لە منەوە هەچێ لە منەوە فێر بێ بۆ ئەو ڕەوایە کاکە حەمە تەواو بەڵێ کە لە تۆ فێربی ڕەوایە بۆ ئەو من ئەگەر بەردەوام زگەرە بخۆم کوڕەکەم پێمەڵێ بابەجان ملی لەسەر ڕێگای تۆم تەواو خۆشێتی خۆ ئەگەر وازی لێ بێنم زگەرە نەخۆم هاوڕێکەی پێی بڵێ زگەرە بکێشە بکێشێ ئەویش ئەڵێ بەخوا باوکم خۆی نایخوا ئەترسم ژۆم ڕابکێشێ ئیتر خۆ حافیزتان بێخوا قوربانە بم وەسا ئیسماعیل جان خوا حافیزە بێخوا سەرسەرم بەڵێ وایە کە باوەک شتێشی نەکرد کوڕەکەش حتمەن ئەگەر دوور بێ لە هاوڕێی خراپ لاسایی باوکەکەی ئەکاتەوە و ناچێ بەلایە با ئێمە چاکە بکەین بۆی مناڵەکانمان لاسایی چاکەکانمان بکەنەوە و باوچانی وەرگین و یینەوە خزمەتتان ژیانە خاڵە باشە
کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا. عزیزان و خۆشەویستانم هاتینەوە خزمەتان بۆ تەواوکردنی بەرنامەکەی خۆتان دەمەتەقەیە لەگەڵ عریف حەمەتاڵ بۆ هیوای دەمەتەقەکەمان سوودێکی هەبێ بۆ هەمووان و چاوێک بە ژیانی ڕابردووی خۆمانە بژێڕینەوە و بزانین هەڵە و کەم و کوڕیمان چییە. کاک عوسمان عەبدوڵڵا ئەڵێ دەستان خۆش بێ وتەکانتان زۆر جوان بوو ماڵتان ئاوا بێ. بەناز هاوڕێ بەنازخان ئەڵێ سڵاو لە بەرنامە جوانەکەی کاکە هادی ئازیز ماڵتان ئاوا بێ زۆر مەمنون خوشکی ئەزیز و بەڕێزن. دایە سەبری ئەڵێ دەستان خۆش بێ کاگاری عوسمان ماڵە ئاوا بێ کاگربار محەممەد تۆ برای بەڕێزی هەروەها ژوان خان زۆر سپاس ئەچینە دانیمارک کاک نەبەس غەریب کاک نەبەس غەریب بەڵێ کاتێک چاوەکان تەنیا بە دوای کەسی خراپە ئەگەڕێن زاریش ئەڵێ کەسی باش نەماوە باش بڕوانن با باش ببینی بەڵێ زۆر تەواوە با باش بڕوانین با ئومێدمان بە داهاتوو هەبێ بۆ ئەوەی خی گەورە بێ ئومێدمان نەکە. کاک ئیسماعیلی گویان لە ئەمریکاوە کاک ئیسماعیلی خۆمان کاک ئیسماعیل میرزاڵێ سلااو لە کاگادی خۆشەویست و تەواوی کارمەندان و بیستەرانی ئەم بەرنامە ئازیزە. ئانیاڵێ سلااو کاگادی سلااودا دەکەم کاک محەممەد کاک مەجید زیرەک ماڵە ئاوا بێ کاک محەممەد زرار هەڵەیە کاک عریف حەمە شیرین ئێوە شیرین و دڵی منن ئەچینە لای کاک ئەنەس لە دانیمارک کاکە ئەنەس کاگە هادیگیانم کاتت باش هەموو کاتێکە کاکە ئەنەس ژیان هەواڵی تۆ چۆنە وە شەویستی کاگە هادیگیان بەڕێزیت چاوی منی بەڕاستی کاگە هادی تۆ کابرایەکی زۆر سەرکەوتوی لە هەموو بوارەکانی ژیان و هیوای تەمەند درێژیت بۆ دەخوازم کابرایەکی شیرین و خۆشەویستی خوای گەورە بۆ ئێمەت بهێڵێت. کاکە ئەنەسگیان زۆر سپاس بۆ جەناب هەر کەسێ ڕوو لە هەژاری و خواپەرستی بکە کەسێکی سادە و ساکار بێت بێگومان خۆشەویستی خەڵک و خۆش بەدەزێنێ. بەتەئەکید کاکە هادیگیان قسەکان زۆر زۆر تەواو تۆ کابرایەکی زۆر شیرین و سادە و خۆشەویستی لە ناو خەڵکە جمهورێکی زۆریشی دەهەیە لە ناو دەرەوەی هەموو ئەوروپا برا گەورەکەم دەستخۆشی و لێەکەم تەمەندرێژیت بۆ ئەخوازم من هیچ شتێکم نییە لەسەر بەرنامەکە و جگەر لە ڕێز و سەڵاو نەبێ بۆ برادرانی خۆشەویست بۆ هەموو کارمەندانی ڕادیۆ کاکە جەلال گۆڵەی خۆشەویستی هاوڕێمان کاکە جەزای ساز مامە ڕێبازی خۆشەویست لە کۆنتترۆڵەوە کە پەیوەندیەکەی وەرگرتم قوربانی دەست و چاوی ماشەکەم. کاکە ئەنەس ئەو جەماوەرەی کە من هەمە ئەوە گەورەترین سەروەت نییە کە خوای گەورە بە منی بەخشیوە. بەتەئەکید مامە هادی گەورەترین سەروەت ئەوەیە کە خەڵک لێ ڕازی بێ و جەماوەری خۆشەویستی ئاوات هەبێ برا گەورە بەخوای گەورە ئێستا من چوومە سەر مۆبایلەکەم جەنابتم بین و گوێم لە دوو قسە شیرینی جوانت بوو خۆم ڕانەگرت تەلەفۆنێک بۆ بکەم. ئەیکەوا بوو ڕێز و خۆشەویستی پارە هیچ پارە و مورچی دنیا هیچ دەورێ نبینێ لە دروستکردنی ڕێز و خۆشەویستی بەرامبەر بەیەکتری. بەتەئەکید مامە هادی هەموو دنیانی تۆ بێ مەرحەبایەکی دوو پیاوی وەکو جەناب ناژی ئەوە دڵنیا بە تۆ خۆشەویستی تۆ ئینسانێکی زۆر سادە و بەڕێزی. کاکە ئەنەس ئێمە مەعقولە ئێمە عاقڵتر بین لە باوکو و باپیرمان نەبەخوا کاکە هاتی باشە خوشی من و تۆ عاقڵترە لە دایکمان و لە نەنکمان نەبەخوا کاکە هاتی ئەیکەوا بوو بۆ ڕێچکەی ئەوانمان بەرا بۆ ڕێچکەی ئەوانمان نەگرت. وەڵڵی کاکە هادیگیان هۆکار زۆرەکە لە ڕێچکە لامان داوای ئێمە یعنی کابرا گوتی ئێمە لە کابراک بووین نەوە یەکمان لەبیر چووە یعنی من تەمەنێکی وام نییە تۆ ماشەڵڵا لە من گەورەتی و هەموو شتێکیش بینی ئەوەی کە بەسەری میلەتی کووردا هاات ئەبێ هەتا ماوە لەبیری نەچێ وڵاتێکی ئێرە وەکو دانیمارک کە داگیر کراوە لە ناو ئەڵمانەوە کاکە هادی ئێستا ساڵگیادی ئەو ڕۆژەکەنەوە کە ئەڵمانی هاتە ناوی بە مناڵی بچووکی یەکی ابتیدایانە بۆی ئەوەی ئەو ڕۆژیان لەبیر نەچێ بۆی کەلتوری خۆیان لەبیر نەچێ کە چیان بەسەر هاتووە من و تۆ دڵسۆزێکمان نییە لە وڵاتەکەمانە کە بێ بیداتە ڕوومان و کە بیخاتە ناو سیستەمێکی مەکتەبە بۆمان کورچی پێ هاتۆ کورکێ زڵمی لێ کردووە ئێمە وڵاتێکی بەس تەقلیدین مامە هادیگیان چاوەڕێەکەین یەکێ فیکێکمان بە بکە حرمەت و ڕێزم هەیە بۆیشی کە دەنگی لێمە ڕێک چەپڵی بۆ لێدەین و بە دوای ڕاکەین یعنی کەلتوری خۆمان لەبیرکەین بیفرۆشین. قسەکە ئەمەیە کاکە ئەنەس ئێمە کە مەسەلا کەسێکی باشمان نییە یا کەسەکەی کە
ئەمان با بەڕێوە غەدرمان لێکە گوناحی خاک و ئاو و شاخ و دەستی ئێمە چییە؟ گوناحی وڵات چییە؟ گوناحی هیچ شتێک نییە مامە هادیگیان ماوەی گوناحیکە هەبێ خەتای میلەت خۆیەتی قوربان بم. وڵاتی ئەرجەنتی ساڵی 1940 بوو چوو هێلکەی هێنا هێلکەیەکی زۆری داغڵی ناو وڵاتەکەی خۆی کرد کاکە هادیگیان بەڵێ کە بەگران بیفرۆشێتە میلەتەکەی خۆی. میلەتەکە ئەمەنە عاقڵ بوو هێلکەیان هەر نەکڕی سیعرەکەی دابەزان دوو قات هاتە خوارەوە هەر ئینیان هێلکەکان لێ نەکرێت تەنانە دوای لێ هێلکە شارەکەی تاوە داگیر کرد بە پۆستە ئینار بۆ ماڵەکان بۆ بەلاش هەر وەریان ناگرت. دوایە حکومەت دانیشتی ئەو غەڵەتە کردم بەرامبەرتان جارێکی کە نایکەمەوە کاکە هادیگیان میلەتەکەی خۆمان قبوڵێتی میلەتەکە قبوڵی ئەکا کەچی پێ بکرێ ئەو مۆزوعەکە ئێبراهیم. باشە کاکە ئەنەس لایەنی کەم ئێمە هەرچێکمان پێکرێ پێمان کرا ئەی خۆمان بۆ یەکتریەکەین. کاکە هادیگیان ئەقڵێتی ئێمە وەکو پێشتریش باسم کرد ئەقڵێتی ئێمە زۆر 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 لە دواوە یعنی ئێمە شتێکی وەکو خۆت گوتیشت و کەلتوری خۆشمان تەواو لەبیر کرد یعنی بڕوا بکە تا 10 ساڵیکە وەرە کەلتوری من و تۆ نامێنێ لە وڵاتە کەلتورە ڕەسێنەکەی من و تۆ نامێنێ خواردنە کوردەوارەکانی خۆمان نامێنێت ئەوە دڵنیابە لەسەرەوەیش کاکە هادی. ئێ باشە کاکە ئەنەس کە کەلتوری خۆمانمان نەما و ڕەسەنایەتی نەما و خواردنی کوردەواریمان نەما کەوا بوو ئێمە ژیانێکی درۆ و زەیڤژین. بەتەئەکید ژیانێکی ڕۆتین کاکە هادیگیان بەس چاولێکەری دەرەوە و چاولێکەری دەرەوە هیچ شتێکیشو بۆ ناکرێت هیچ بەس چاو لەو دەرەوە ئەەکەیت هیچ شتێک بۆ ناکرێت هیچ کەسێک احتراف پێ ناکە بۆ خەتای میلەتە باکم میلەت خەتای خۆیەتی میلەت ئەوەی پێ قبوڵە مامە هادیگیان. کاکە ئەنەزیان من چاو ماجەکەم خی گەورە ئاگادار بم خاڵ هادیگیان قوربانی تۆم کاکە هیوادارم لە کاتم نەگری توی مامە هادیگیان سڵاو و ڕێزم هەیە بۆ جەنابەت. سەرسەرم کاکە ئەنەزیان خۆشحاڵ بین جۆمان لە دەنگە بوو سەرچاو کاک نەبەزغەری بەڵێ گاڵتە بە ئازاری کەس مەکە چونکە ئازار بە شوێنەوارەکەی دەپێورێ بە شوێنەوارەکەی دەپێورێ نەک بە هۆکارەکەی. ئەوەی لە تۆ دڵۆپێک ئاوە لە مێرولە بۆ مێرولە دەریایەکە وایە ئەوی لای تۆ دڵۆپی ئاوە بۆ مێرولە دەریایەکە ماڵتاناوا بێ دەست خۆش بە کاکە نەبەز گیان ئانیا گیان تۆ لە جێی تەنکەی کچمی کاگرێبوار محەممەد دەست و چاو خۆش بێ کاک نەبەزغەری بەڵێ سڵاوی خوا لە کاگادی و گشت کارمەندان و گشت هاوڕێیان سەرکەوتوو بن با بچینە لای پەیوەندیەکی تر بەنازاوڕێڵێ دنیا قوتابخانەیەکی گەورەیە هەر چەندە زیرەک بیت هەر بڕوانامەی مردن وەرئەگریت بەڵێ زۆر تەواوە. نیشتیمان خان ئەڵێ سڵاوی خواتان لێبێت چۆنن وەڵا لەخوا بە زیابێ شکر بۆ خوا عیبمان نییە هەر کەسێ خەیاڵی لای پارە و ماڵی دنیا و ئاڵتون و ئەو شتانە نەبێ قەت عیبی نابێ. کاک نەبەزغەری بەڵێ کام ئەستێرەی گەشت کام گوڵی شێوی سوورە وەک کوڵمووی و ئاڵە وەک لێوی ئای باوکە ڕۆ حەسەن زیرەک چۆنی ئەڵێ ئەی دەست خۆش بێ کاکە نەبەز گیان. پەرژین خان پەرژین خان بەڵێ ئەلی چۆنی مامەتاڵ باشی ئەحواڵت چۆنە؟ چۆنی پەرژین خان حاڵ و ئەحواڵی تۆ یاخوا بەخێر بێ. زۆر سپاس مام هەڵمەتاڵ سڵاو ڕێزم هەیە بۆ تۆ بۆ تەواوی هاوڕێیان و بیستەرانی پەیجی نالیا ماو هەڵمەتاڵ خەڵەتم کرد بۆ هەم بیستەرانی پەیجی گەڕیان میدیا ماو هەڵمەتاڵ پەیجی گەڕیان میدیا لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستە. پەرژین خان چی بۆ ئامادە کردوین؟ مام هەڵمەتاڵ بۆ ئەمڕۆژ بەڵام دەگەکەم بە سافی دەگە هەر زۆر سافەکە بە سافی دەگە سافە عیبی نییە. باشە مام هەڵمەتاڵ باشە بۆ ئەمڕۆ گۆرانێکتان پێشکەش دەکەم گۆرانش فۆلکلۆرە مام هەڵمەتاڵ هیوادارمە دڵتان بێ بە دڵمانە بێ ئیشەڵا دوای دەرەجەکانە بۆ خوێنمەوە ئیشەڵا هاوڕێیان دەرەجەی باشمان بۆ داهێن باشە. فاتیمە دوو چاوی ماستێت پەرتەلسمی جوانیە تو شەرابی خۆشەویستی
فاتیما دوو چاوی ماستت بەردەلیسی جوانیە تو شەرابی خۆی یارەقەی دانیە وای ماستت شێتی کردن فاتیما. دەست خۆش فەرژین خان، دەست و چاو خۆش بێ. فەرژین خان دەست خۆش بێ، یاخوا زۆر سپاس بۆ گۆرانیە خۆشەی کە بەڕاستی گۆرایی یەکێکە لە گۆرانیە خۆشەکان. خاتونێکمان لەگەڵایە کوێ کاکە ڕێباز؟ لێوان خان، لێوان کۆی شاعیرە یاخوا بە خێرێ. کاکە ئاڵێ کام ئەسێرەی گەشت، کام گوڵی کێوی سوورە وەک کوڵمی و ئاڵە وەک لێوی، کام ڕەشی ئەگا بە ڕەشی چاوی برژانگ و برۆ و ئەگریزی خاوی. ئەگەر ئەمزانی بە زمانی بولبول هەرگیز نەمەکرد کاری نابەدڵ. ئەڵڵا لە حەسەن زیرەک هەزار ڕەحمەت لەو گۆڕی. ئیستا نەک جێی حەسەن، جێی چمکێکی پۆینتێکی حەسەن نابێتەوە. نونەجیان ئەڵێ قسەکانە لە ساسە ڕاستە کاگادی سەرکەوتوبی دەستخۆشی بۆ کاک عیماد سەرکەوتوو بن، وەڵامەکانتان هەمووی ڕاستە، ماڵتاناوا بێ ئەخوا زۆر مەمنون. با بچینە لای لێوان خان. لێوان خان نەگە گوێ لێمانە مەرحەبایکی گەرم و گوڕ لێ بێ بەم هاوینە. ئەم کاتت باش مامە هادی گیان. لێوان خان زۆر بەخێر بێ لە شارە عەزیزەکەی کۆیەوە سەرچاوە ماتی لێوان خان. زۆر خۆشحاڵم ئەوڕۆ مامە گیان دەنگم ئەوێتەی تۆی گوڵ بوو خۆشەویستیم بۆ کاکە ڕێباتی گوڵ و هەموو گوڵەکانی کە ئێستا هاوکارتن و ماندوود لەگەڵت مامە گیان. زۆر سپاس بۆ تۆ لێوان خان. کۆمنتێکی زۆر داواکە گوێبیستی جەنابت بن وتم بەخوا خەتەکان مەشغوڵە بۆی وەرناگیرە جناب لێوان خان یەکێکە لە عەزیزەکانی بەرنامەکە. بێگومان من هەمیشە گوتومە کە بەتم گوتمام تەواو جێگای مام و خوارزانە ئێمە برازە. بەس زۆربەی کار مامە گیان حەزم کردوە پەیوەندەکارۆجیرێ بەس بۆ خوا زۆربەی کاریان من سەرقاڵمیان هەیە دەکەین تۆ سەرقاڵە بەس بەگشتی ئەمڕۆ زۆر خۆشحاڵم لەگەڵتان خۆشەویستی بۆ یەک بەیەکی ئەو هاوڕێیانەی کە هەمیشە منیان لە یادا هەمیشە من گەورە دەکەن چ بە نووسینە جوانەکانیان چ بە قسە جوانەکانیان چ بە کۆمێتە جوانەکانیان من هەمیشە بچووکی یەک بەیەکیانم لە خزمەتی گەورە بچووکداما مامە گیان. زۆر سپاس لێوان خان. فەرموو ئەمانەی گوێبیستی بین بزانین تۆ چی گەڵیت؟ هەمیشە من دەڵێم مامە گیان خۆشیەکانی دنیا ئەوە نییەکانی تۆ بە پارە کۆی کەیتەوە یان بە پارە هەژماردی بکەیت. ئەگەر هاتوو مرۆڤەکان لە ناو یەکدا یەکیان خۆشویست دڵ یەکیان خۆش کرد ئەوە من دەڵێم گەورەترین سامانە کە خوددا دەیبەخشێ بە تۆ. کاتێک کە تۆ خۆشەویستی دەبەخشی کاتێک کە تۆ بە قسە خۆشەکانت بە هەڵسوکەوتەکانت بە هەر ڕێک بێ کە تۆ خۆت خۆشەویست دەکەی لە دڵی مرۆڤ ئەو گەورەترین سەرمایە. کاتێک کە بۆ نمونە من بچمە دڵی یەک بێکی ئەو بیسەرانەی کە حەز دەکەن هەمیشە گویان لە من بێ هەمیشە من بێمە خەت و قسە بکەم بەڕاستی من دەرێم ئەوە هەموو شتێکە بۆ من. ئەگەر هات خوای گەورە لەو ژیانە چەشتی نەقسی بە مندا مادا من خاوەنی چەندەها کەسم کە دڵیان بە من خۆشە کە بە من دڵخۆشن بۆچی من یعنی ناڕەحەت بم غەمبار بم بڵێم خودای گەورە سامانێکی نەداوەتە من کە من پێی دڵخۆش بم کە من خاوەنی دەستێکی ساغم تەندروستێکی باشم بۆچی من شکرانەی خوا نەکەم. بۆیە من هەمیشە دەڵێم با پارە و سامان وەلاوە بنین با بۆ یەکتری بژین بۆ خۆشبەختی بژین بۆ دڵخۆش یەکتری بژین یەکمان خۆش بێ تا هەمیشە لای خوای گەورە و لای هەموو کەسێک خۆشەویست بین مامە گیان. زۆر تەواوە لێوان خان بەڕاستی قسەکان زۆر تەواو زۆر جوانە. ئێمە بۆ کە قسە ئەەکەین عەمەلی پێ ناکەین یعنی ئیشی پێ ناکەین. ئەوەش هۆکارێکە کە خۆمان ئاواینە ئەگەر ئێستا لە من بگرە هەتا هەر تاکێکە لەو کۆمەڵگەیان هەر کەسێکە دێتە هێڵ و کە قسە دەکات کاتێکە من یعنی بە زمان هەرچیم گوت و هەرچیم کرد ئەگەر هاتو ئەمە کرد هیچ ئەوەش یعنی بەداخەوە خراپە بە خۆمان کە یعنی خاوەن قسە و بەسکردار نینە. بەڕاستی من دەرێم مرۆڤی سەرکەوت مرۆڤی جوان ئەو مرۆڤەیە کە قسەی زمان و قسەی دڵی یەک بێ کاتێک کە قسە دەکا دەبێ بە کرداریش ئەو شتانە بکە. ئەگەر هاتوو لە من ڕادەست بێ کە هەتا هەموو کۆمەڵگا
قسە و کردارمان یەک بێ لەوانەیە مامەگیان کۆمەلگایەک دروستکەین تەواو پڕ بێ لە جیاوازی پڕ بێ لە خۆشبەختی پڕ بێ لە خۆشەویستی بەس ئەگەر هاتو من هەر هاتمە خەت و گوتم من ئاوام و من ئاوام کرد و ئاوا دەکەم بەسکە کردارم پێ نەکرد کەواتە بووە هیچ بە جا بۆ یعنی خوازیارم هەم قسەمان هەم کردارمان بکەینە یەک تا خاوەن مرۆڤێک بین کە هەمیشە کۆمەلگایەکی تەواو جوان دروست بکەین کۆمەلگایەک بین کە هەموو دنیا شانازیمان پێ بکە کە لە ناو یەک خۆشەویست بین ئەنی ئێمە چیمانە وڵاتانی دەرەوەکەمە دەمەشای ئەو وڵاتە پێشکەوتوان دەکەین مامەگیان لە هەموو ڕێکرانی چەندێکیان خۆش دەوێت بۆ لە ناو کوردستانیش بەو شێوێنە بێ کە هەموو شتەکانی دنیا بەلاوە بنین با بۆ خۆشبەختی خۆمان بژین با بۆ دڵخۆشی خۆمان بژین با بۆ خۆشەویستی یەکتری بڵاوکەینەوە بۆ ئیلا ڕقۆکینە ئیلانیانی قسەی زبر قسەی ڕق بەرامبەریەک دڵشکاندنیانی ئەوە دەتگەێنی بە هیچ باوەڕ ناکەمەنی مامەگیان هیچ شتێکی دروست لەو شتانە دروست بێ تەنها تەنیانی دەبێ خۆی بەخۆی دابچێت و ئەو مرۆڤ تا لە کۆمەلگا زیاتر ینی بایەخ بۆ مرۆڤە بدرێ و ئەو مرۆڤ بکەینە مرۆڤێک کە بەرە و ڕێگا ڕاستەکانی بین و تا کۆمەلگا شاناتی بەو کەسانەوە بکە مامەگیە لێوان خان قسەکانە هەمووی زێڕی عیاری 24 بوو قسەکانە زۆر جوانە هیوادارم هەر هەمومان کە قسە ئەەکەین عملیشتی لەگەڵا بێ من کاتێ بە لێوان خان ئەڵێم کە کجەی بەش و سەیری پارە و ئاڵتون و ماڵی دنیا ئەوانە مەکە کاتێ منە ماڵێم با بۆ کچەکەی خۆشم واگم بێگومان وایە مامەگیان کاتێک کە من هاوسەرگریم کرد ئەگەر باوەڕ بەکەی سوێن بەخوا بە یەک ئەڵقەشم کردووە بە یەک ئەڵقا دەمتوانیانی چەند زێڕی ئەو دنیای بە هاوسەرەکەمی بکەم لەگەڵ ئەوەشدا شکر بۆخوا ئێستا زێڕەکەم دەقاتی زیاد کردووە یعنی کە من یعنی ئەو کاتێکە و کەسەی هەڵم بژار هاتە داوام کە بارێ و کەسم ینی بە شێوەیەکی بردیان بۆ ڕێگایکی وام کرد بەرە و قەرزاری بریان ینی ئەو کەسم بەرە و ڕێگایشتربیانی بە من چی یعنی ئێستا زێر و ماڵەوە چ خۆشبەختێکە بۆ من بەس ئێستا کەسە ئێستا بۆ من ینی گەورەترین نیحمەتە کاتێکە هاوسەرەکەم بەرێ ڕەحمە لەو دایک باوکە کە تۆی پەروەردەکردوەکانی توانیت بێک ئەڵقەتەوە شوو بە من بکەیت باشە لێوان خان ئێستا کاک ئیسماعیلشمان لەگەڵی لە ئەمریکا حەزەکەم ئەویش گوێی لێوێ من یەک قساکەم هەر زەقەیە پارەمان هەبێ بەهار ئەتوانێ ئاڵتونی هەبێ بەڵام کە منی نەبوو ئەتوانێ من دروست کاتەوە نەبەخوا یعنی ئێستا گەرە من ئەو دنیام هەبێ گەر هات یعنی هاوسەرەکەم لە پشتم نەبێ هاوسەرەکەم لەگەڵم نەبێ ئەو خۆشەکان لەگەڵ بەژنەکە بەخۆیانی چ لە پارە و ماڵ بکەم چ لە ئاڵتون بکەم یعنی بەڕاستی ئەو شتانە نابن هۆکار بەس بەداخوای لە ناو کورد مامەگیان چاوێکەرێکی زۆر هەیە خوازار ئێمە کەسێک بین بۆ خۆمان بژین نەرێ فڵان کەس ئەوەندەی بۆ کراوە فڵان کەس ئەوەی کردووە فڵان کەس ئەوە دەکا باشە بۆ ئێمانی خاوە کە ساتی خۆمانە بین هەتاکانی ئێمە بۆ چوار دەورە بژین بە قسەی چوار دەورە بکەین باڵکە ینی کاتێک کە تۆ یعنی کێشێک ڕوو تێرەکە مشکلێک ڕوو تێرەکە بەخوا مامەگیان چار دەورە پێ دەکەنێ چار دەورە حەز ناکە یعنی تۆ بەخۆشی بژی هەر حەز ناکەی تۆ بە خۆشبەختەکانی خۆت بژی بەس یعنی ئێمەی کورد ماشەڵڵا بۆ چاوێکەری زۆر ئاژادی کە چاولێ بکەین من دەڵێم هەر مرۆڤێک کە خاوەن کەسایەتی و خاوەن عەقڵی خۆی بوو ئەو شتێکە خۆی دەوێ هەڵی بژار باوەڕکاری لە داهاتوش مرۆڤێکی سەرکەوتو دەبێ خوازارم هیچمان لە ئێمە بۆ چاولێکەری لە ژیان یەکتری نەڕوانێت چونکە بەڕاستی کارەساتە مامەجیە لیان خان دەست و چاو خۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و کاتێ لە خۆ گرت بۆ ئەوەی ئەو قسە جوانانەمان بۆ بکەی بەو هیوایەی هەمومان بە قسە چاکەکان بڕۆین بەڕێوە نەک بە چاولێکەری بێگومان وایە مامەگیان حەزم دەکرد تێکستێک پێشکەشکەم بەس با پەیوەندی کاک ئیسماعیل نەگرم چکۆیش بەڕاستی کەسێکی ئازیز و خۆشەویستە هەم لە هەندەران بەشداری دەکا ئیشەڵا بۆ دەستەتێک و بەرنامەکانی تر خۆشەویستی بۆ یەک بەیەکی هاوڕێیان دەنێرم دووبارەکە هەمیشە حەزان کردو من دێمە هێل ڕۆژێکی خۆش و هەمیشە لە خۆشی بەختۆری بژین مامەگیان لەگەڵ جەناب تالیان خان ئیشەڵا تێکستە بەرز و بەڕێزەکە و لە حەڵقەی داهاتووە بەشکو بتوانی پەیوەندی وەرگریت و تێکستەکەتمان پێشکەشکەی لەبەرەوەی تێکستی زۆر جوان و ناسکە هەیە دەست و چاو خۆش بێ لێوان خان جارێکتر زۆر مەمنون ئەچینە خزمەتی کاک ئیسماعیل لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا کاک نەبەزەڵێ لاواز خۆت دەرخە کاتێ بەهێزیت و بەهێز خۆت دەرخە کاتێک لاوازی ئەمە قسەی کاک نەبەز غەریبە قسێکی زۆر جوانە کاکە سەروان کاک سەروان گیان ماڵەوە بێ و زۆر مەمنون و زۆر سپاس نونەگیان ئەڵێ مردن لەگەڵ ڕاستیە هەڵبژێرە نەگمانەوە لەگەڵ درۆیە بەڵێ زۆر خراپە
ئێمە ژیانمان بە درۆ بەرینە سەر. نونەجان ئەڵێ مرۆڤ بەهۆی سێ هۆکارەوە لە دواتەوە قسە ئەکەن. کاتێک ناتوانن بگەن بە ئاستی تۆ تەواوە، کاتێک تۆ خاوەنی شتێکی و ئەو خاوەنی نییە، کاتێک دەیانەوێت لاسایی شێوازی ژیانی تۆ بکەنەوە بەڵام ناتوانن. زۆر جوانە. کانی خان ئەو وێنەیە، کانی قادر هەواڵی ئەو وێنەیە پرسێ ئەوە مامۆستا ئەحمەد شەماڵە، کاک ئەحمەد شەماڵی گۆرانی بێژە و کاک ئیسماعیل جان ئەگەر جوێن لێمە مەرحەبایەکی گەرمن لێبێ عەزیزم. کاک ئیسماعیل جان ئای گیانی من گیانی من ئەحواڵ باشی شکر قوربان ئێمە باشین لەخوا بە زیابێت جەنابتان باشن شکر تان بۆ دەکەین ئێمە زۆر باشین ڕێز و حورمەت بۆ جەنابت و کاک زەزا و کاکە ڕێباز و تەواوی کارمەندان و بیسەرانی و ڕادیۆ ئازیزە قوربان. زۆر سپاس کاک ئیسماعیل جان. جەنابەت چیت هەیە بۆمان؟ وڵا کاکادی من دەڵێم گرنگی مرۆڤەکان بە پارۆ جلوبەرگ نییە بەڕاستی، دەوڵەمەندی لە هۆش و مرۆڤ جیرفان پڕ لە پارە بوون هەموو ئینسان دەرناخەت کاکادی. بەڵێ زۆر ڕاستە. ئێمە کاک ئیسماعیل ئیسا بەدەستی چکەوە ئەناڵێنین. من هەڵم کردووە کێشە نییە، هەڵم کردووە بەس بۆ واز لە هەڵەکە نایەنم. کاکە ڕێبازەوە خەتای کەسمانی تیانیەوە دەنگەکە خراپە؟ کاکادی بەڵێ کاک ئیسماعیل دەنگەکەت زۆر ئەی بڕێ بەداخەوە. وڵی بە دەردی کوردەکە دەڵێ لای من شەبەکە فولە کاکادی. ئەی بە تاکید کاکە تۆیە لە ئەمریکاوە ئێمەیەکی قوربەسەر و داماو لێرەوە بە تاکید جەناب و فولی تو ئەوە لای ئێمە ڕێبازیش لەوی ئیشارە دەکا ئەڵێ لای ئێمە خەت لای ئێمە زەعیفە. دێکێشەنی مادەما هەر کۆتایی بەرنامەکەش گازاتە لە کاتان نەگرم. ئێستا تەواوە کاک ئیسماعیل. کاک ئیسماعیل ئێستا سەوتە مەزبوطە. ئێستا مەزبوطە؟ مەزبوطە عیبی نییە. زۆر چاکە. وڵا کاکادی من ویستمەوە بڵێم گرنگی مرۆڤەکان ئێمەی مرۆڤ بەڕاستی بە هەبوونی پارە و جلوبەرجی گران بەها و جوان نییە. باشە. دەوڵەمەندبوونی مرۆڤەکان لەوەدا کە زەهن و بیرکردنەوە و عەقڵیەتی زۆریان هەیە. بە دڵنیاییەوە پێشتریش باسم کردووە کە پارە چاوی هەبایە نەرەچۆ ژیرفانی هەموو کەسێکەوە، هیچ گومانی تێدا نییە. زۆر جوانە. کاک ئیسماعیل من پرسیارێکم کرد دووبارەیەکەمەوە لەبەرەوەی گوێبیستە نەبووم. من هەڵە ئەەکەم احتیادیە، یعنی هەڵەیەکەکەم بەس بۆ لەسەری بەردەوامە بم. کاکادی ئێمە ئینسان هەومان قابلیەتی هەڵەین، هیچ گومانی تێدا نییە، بەڵام بەداخەوە زۆربەی مرۆڤەکان و لە کۆمەلگای ئێمە بەڕاستی دەرس لە هەڵەکانمان وەرناگرین. ئەوە کێشە گەورەکەی کاکادی. یعنی کاک ئیسماعیل زۆر قورساگەر من بڵێم کاک ئیسماعیل وەڵایی هەڵە بووم داوای لێبوردنەکەم. نەخێر چونکە کاتێک کە تۆ قسە دەکەی و دان بە هەڵەکەت دادەنەی ئەوە ژیری و ڕۆشنبیری جەنابەت دەردەخات، بەڵام کە هەر لەسەر هەڵەکە بڕۆیت و کە لە ڕقی نیشان دەیت ئەوە بە دڵنیاییەوە دەی بە ئینسانی زۆر کە لە ڕق و زۆر ناحەز لە ناو کۆمەلگادا، هیچ گومانی تێدا نییە قوربان. باشە کاک ئیسماعیل ئەگەر من بڵێم نەخێر کاک ئیسماعیل بەغیلی پێم یەت و کاک ئیسماعیل چای پێم هەڵ نایە و کاک ئیسماعیل یعنی بە ئەم درۆکردنە چ خزمەتێ بە ژیانی منەکە؟ وەڵا قوربان گیان بێزگە لە ناوزڕاندن و یەکتر سوکردن بەداخەوە هیچ خزمەتێکی کۆمەلگە ناگەێنێت. ئەوە یەک دوو کاکادی بەڕاستی ئەو بارودۆخەی بڵین ماوەیەکە لە لای خۆمان باوە بەداخەوە هەموو هۆکارەکەی دەگەڕنەوە بۆ ئەو مەجلیس و کۆڕ و کۆبوونەوانەی کە جاران هەبووە ئێستا بە هیچ جۆرێک نەماوە، یعنی بەڕاستی نەماوە. ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە کاکادی. طبعا کاک ئیسماعیل تەیدن بۆ قسەکەی جەنابە ئیسا لەبەرەوەی ئەو هاتوو چۆوینە نەماوە هەر عیبێ بکەی کەس پێ و نازانێ. بەڵێ ئەوجا لەبەر ئەوە شتەکانیش ڕوبەڕوو نین، هەر کەسێک باسی جەنابت کە لای من یان
بە پێچوانەوە باسی من کە لە لای تۆ لەبەرێ ئەو پەیوەندی جارانمان نەماوە زۆر بە ئاسانی باوەڕ بەو قسە و قسەڵۆکانە دەکەین ئەوەش کارەساتیش گەورەیە کاکاری زۆر بەداخەوە. کاک ئیسماعیل ئێمە خۆ دەزانی ئێمە کۆمەلگایەکی شەرقین و لە ناو کۆمەلگا شەرقیەکەشە ئێمە کوردین ئێمە بەڕاستی زۆر پێویستمان بە دەمەتەقیە و بە گەورە بچووکی هەیە. قوربان جا ئێمە هەر بەشتە جوانەکانەوە ناسراوین بە تایبەتیەوەی جەناوت باس کرد ئەو کۆڕ و کۆبوونەوە و دەستی یارمەتی و دەستی هاوکاری و ئەو خۆشەویستی مەحەبەت و پەیوەندیە گەرم و گوڕانی کە نێوان لە ناوماندا هەبوو کاتی خۆی بەڕاستی ئەوە شتێکە خەڵک یعنی کۆپی دەکات کە بۆیان بکرێت یاخود ئەگەر بۆیان بکرێت بەڵام بەداخەوە نەماون زۆر 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 کەم بوونەوە زۆر بەداخەوە. باشە شتێکی تر شتێکی لەو شتانی کە خەریکە بەرەو کاڵبوونەوە چێ ڕاگررتنی عیزەتی نەفسە ئەوەش دەگەڕێتەوە کاکات ئەوش دەگەڕێتەوە بۆ هەڵسوکەوت و دەوروبەر بەڕاستی چاولێکەریەکان نەمانی قەناعات خۆشەویستی و ڕۆژ و مەحەبەت ئەو هەیەی و ئەو نیەتی و بۆ ئەو دەبێ هەیبێ بۆ ئەمن دەبێت نەبێ ئەو لە چی من ئەو لە چی لە من زیاترەوە ئەو لە من پیاوترەوە ئەو لە من نازانم چیە ئەو بەڕاستی گەیاندوینە ئەو حاڵەتەی کە ئەو عەزەتی نەفسەش نەمێنێت و زۆر ئاساییە بەلای زۆربەی خەڵکەوە بچێت خۆی برادرێک خزمێ بک بۆ وەرگرتنی بڕێک پارە بۆی کە شتێک دۆستەکەی هەیەتی یا ژیانەکەی هەیەتی یا ئامۆزاکەی هەیەتی خۆی شەرمەزار کە یان خۆی بخاتە بارێکی زۆر قورسی قەرزەوە بۆەوەی ئەویش ئەو شتەی هەبێت کە لە هەمان کاتدا بەڕاستی پێویست نیە ینی زەروریەتی حیات نییە کە لەو دەقەیدا هەم بێت. باشە کاک ئیسماعیل جاران پیا و ژنیان بە عەقڵا وەسفە کرد بە عەقڵا بەس مەسەلا یان ژنێکی خاتون و سەلارە و ماڵبەڕێکەرە و میوانکەرە و میوان ڕاییکەرە و وایە و پیاوەکە پیاوێکی عاقڵە و هۆشمەندە و کوا کەس باسی پارەیە کرد بەسی پارە زۆر بەکەمی باز دەکرێت ئەوەی کە جەناب بووە لە زۆربەی یادیتەمانی خۆمانە دیانگوت ئەرێ عسکەری تاو کردو چکە عسکەری تاو کردبا بەڕاستی ینی کامڵ ببووی کەواتە تۆ ئەو ئینسانە ئامادە بوو بۆ بەخێوکردنی ماڵ و منداڵ و بەڕێوەبردننی ژیانی هاوسەرگیری کاکاتی ئەوە هیچ گومانی تێدانە. بەڵێ زۆر تەواو کاتی عسکەری تەواو کرد ینی ئەیتوانێ مەسئولیەت هەڵگرێ. بەڵێ قوربان جان ئەرەوەڵا ئەو نمونانە زۆرن و دیارە جەنابی شت بەدەیان نمونەی ولات هەیە بەڵام بەداخەوە ئیدی هیوادارین ئەو کۆڕ و کۆبوونەوە مەزیس و خۆشەویستی مەحەبەتە بگەڕێتەوە و ئەو قسە خۆشانە جێگای و ئایپاد و وەرگرتنی پاسوۆرد و لەباتی ئێمە لە جاران ئێمە نسحەت و ئامۆژگاری لە خۆمان بە تەمەنتر وەردەگرت کاکادی بەڵام ئێستا کەرەسین یەکسەر داوای پاسوۆرتی ئەنتەرنێت و وایفای ئەوانە لە دەرو ژیان و خزما وەردەگرین ئەوە بەڕاستی جیاوازیی زۆر زۆرە و بۆیە گەیشتونە ئەو ڕادەی ئێستا بەداخەوە کاکادی. کاک ئیسماعیل تۆ عەزیەتی کێشا لە ئەمریکاوە لە کاتی خۆتە گر بۆ بەرنامەکەی حەمەتاڵ ئێمە قەرزارباری تۆین و زۆر مەمنون بۆ کۆی قسە جوانەکانت. ناپورباجان ئێمە هەمومان قەرزارباری خوای گەورەین و زۆر خۆشحاڵم کە ئەو شەمەیەش توانیم گوێم لە دەنگتان بێتەوە و ڕێز و حورمەت بۆ تەواوی پەیوەندیکەران و بیسەرانی بەرنامە خۆشەویستەکە و بەخوای گەورەتان ئەسپێت و خوای گەورە ئاگادارتان ببوومان. زۆر سپاس کاک ئیسماعیل جان خوا حافیزە بێ ئەخوا. کاک نەبەزغەریب ئەڵێ چوار بنەما بکە بە بناغی ژیانت. خۆ مەگۆڕە بۆ ڕازیکردنی خەڵک ڕەنگە مەگۆڕە بۆ بەدەستهێنانی سەرنجیان چۆکدا مەدە کاتێک شکست دەهێنیت لە خۆبایی مەبە کاتێک سەرەکەویت. بەڵێکانی خان ڕاستمان کردەوە قوربان خەتەکەمان هێنایەوە سەرخەت نیشتیمان خان بە خێراتنی پەرژینەکە زۆر مەمنون. کاک نەبەزغەری بەڵێ ئەگەر پرسیاریان کرد بۆ ئاوا غەمبەر و بێتاقەتیت بەڕاستی وەڵام بدرەوە و پیان بڵێ ئەستەغفر الله کەم دەکەم و قورئانم پشتگوێ خستووە دەستخۆش کاک نەبەزیان. نیشتیمان خان ئەڵێ خۆزگە منیش وەک پەپولە گشتە منم وەرزێک بواە دوور لە خەم و تاڵی ژیان تەنها گوڵم بەناسیایە ئەچینە لای کاک ئەحمەد خۆشناوەتی برای عەزیز و خۆشەویستمان دوا پەیوەندیە. بابزانین کاک ئەحمەد خۆشناوەتی چی هەیە بۆ کۆی ئەم پرس و ئەم مەوزوعانەی کە ئێمە ئاڵاوە بەدەستمان بەڕاستی
ژیان ئالۆسکاوە بەدەستمانەوە یعنی چی بکەین بۆی لەو ئالۆسکاویە نەجاتمان بێ کاک ئەحمەدجیان بەخێر بێ یاخوا کاتت باش چۆنی قوربانە بم ئەحواڵی تۆ باشە شکور هەموو کاتێککە باش بەخێر بێ یاخوا قوربانی تۆم دەستماتەی محاڵە حواڵ چۆنە باش ئینشاڵڵا والله الحەمدولله کاک ئەحمەد خۆشناوەتی ئێوە باش بن منیش باشم یاخوا هەمیشە باشی بژی کاک ئەحمەدجیان کاک ئەحمەدجیان جەنابەت چ قسەیەکە دێ لەسەرەوە مۆزوعانە والله ماما عادی من لەسەر تەوەرێک دەمەوێت قسەکەم ئەگەڕەکەم دەیت فەرموو قوربانتم لەگەڵ کە شتە جوانەکانی جاران بەرەو کاڵبوونەوە لە ناوچوون دەچێ لەگەڵ تەکنۆلۆژیا ئێستا باوە و خەڵک بە پێشکەوتن و شتەوە یعنی تۆتە ناو پێشکەوتن مەزگیاردێکی زۆر ناچیرێن ئێستا لە ناو کۆمەڵگەی کوردی خەریکە ساڵ هەبدات یعنی ئەگە من ئێستا ئەگە حەزم لە شوێنێک نەبێ لە دانیشتنێک نەبێ لە کۆبوونەوەیەک نەبێ ناکەم ئەگەر کەناڵێکی تەلەڤیزیۆنی تێکردنەوە حەزم لە بەرنامەکەی نەبێ سەیری ناکەم لایڤێک لە فەیسبوک هەیە ئەگە حەزم بەو لایڤە نەبوو پێویست ناکە دابنیشم بە دیاری تەواو دوو دەست نەبەرەوە بەس خەڵکێک لەگەڵ ڕێزم نازانێ دوو قسەی جوان بکە کە دێتە ناو لایڤەکە بەدڵنیێ با بتێتە دەرەوە بۆ قسەی ناچرین لە کۆمنتەکە بەڵێ ڕاستە کاک ئەحمەد حەقە هەر هەمومان دوورکەوینەوە لە قسەی زبر یعنی ئەو قسە زبرە ڕەنگە ئەو بەلای ئەو هیچ شتێکی ئەوە نەبێت بەڵام کەسی بەرامبەر ڕەنگە دڵی پێ بچێ ڕەنگە پێی بچێتەوە بۆ یعنی ئێمە دایمەن هەوڵ دەین کەسەکانی بەرامبەر بشێنی بۆ یعنی ئەگە قسەی جوان ناکەی ئەگەر قسەیەکی گوڵ ناکەی قسەیەکی دڕتوش مەکە بەڵێ زۆر ڕاستە ئێمە هەموو دنیا و فەلسەفە و هەموو یعنی هەرچی دنیا هەیە باز لەواکە ئەڵێ باش بە و قسەی باشکە ئەگە قسە باشەکەشمان پێ ناکە با خراپەکە نەکە با جۆ لە قسەی باش بگرین ئەگە قسەی باشمان پێ نەبوو جۆ لە قسەی باشەگرین نایستا من ئەگە بەرنامەکەی تۆم بەدڵ نەبێ بەرامبەری دانانیسم ڕاستە بۆ دێم بەرامبەر بەرنامەکە دادەنیش دیارە کاتێکی زۆرم هەیە کاتی خۆم بە پیرۆ بدەم دێم بەرامبەر بەرنامەکەی تۆ دابنیشم بە دڵیشم نەبێ قسەی ناشیاویکە کاک ئەحمەدجیان بیرن نەچێت هەمیشە داری بەردار بەردی تێژیرێ بێگومان قەناعەت کە مامە هادی هیچی سەوزی تەلەفۆنم کردووە تا بۆ مەرجیراوە یعنی ئەگە بەرنامەکە بەسوود نەبێ ئەگە بەرنامەکە بینەری نەبێ خەڵک تەلەفۆن نەکە من ناتوانم 120 تەلەفۆنەکە لێ بدەمەوە تاکو تەلەفۆنەکەی من وەرگیرێ کاک ئەحمەد بەڵێ قسەی جەنابتە زۆر ڕاستە اینجا من نمونەیەکی کەش پێ بڵێم من بە بۆنەی عەریف حەمەتاڵ و لەخوا بەزیابێ هەموو میلەتەکەم ئەم ناسیە من ئەگەر بەرنامەیەک بێ سوود و بێهین بێ من بۆ خۆم هیلاگەکەم بێگومان تۆش ئەگە بزانی بەرنامەکە سوودی نەبێ خەڵک بە دیاری و دانانیشێ نای بەو گەرمایە لە ماڵەوە بیتە بازار وەرە بۆ ناو ئۆستۆدیۆ گەرمەوە کوستاونەوەیە و بەرنامە پێشکەستی بۆ خەڵک و دوای ئەمەش کاک ئەحمەد بۆ عیلمی جەناب دوای ئەمەش تەسویرم هەیە لە خۆڵەشی سپاس تۆ ئەگە بزانی سوودی نەبێ دنیام لەوە کە خۆت نادوو ناکەی بە تەکید خۆم هیلاک ناکەم ئەگەر سوودێ نەگەیەنم بە جۆگرێک بەڵام ئەمری خوای گەورەیە لەسەرمان لە 100 کەسا 5 کەس ئیسفادە لەم بەرنامەیە بکە ماناوێن بەرنامەیە ئیسفادەی گەیانوە ئەم بەرنامەیە هەموو قسە باشی تێدا دەکرێت هەر کەسە ڕاستەرن خۆت لێ دەڵێ و کەسەکان دێدەگرن و سوود دەبینن خاتون هاتووە تەنها دوو کەلیمە دەڵێ وەڵا باسی خواردنتان کردووە کاک ئەحمەد تۆ دواتر ئاگایرمان بەرنامەیە ئەو دایکە بە ڕێزانە پەیوەندیەکەن ڕیشپێکی وەکو وەسا ئیسماعیل و وەکو کاک ئیسماعیل لە ئەمریکا وەکو ئەو خوشکانە و وەکو ئەو دایکانە و وەکو بزانە ئەوانی کە پەیوەندی ئەکەن چێن بێگومان ماما من دەڵێم ئەگەر بەرنامەکە سوودی نەبووایە من 120 تەلەفۆنەکەم نەدەکرد تاکو بتوانم بەرزار بەرنامەکە ئەجا کاک ئەحمەد بە جەنابیشتەوە بە جۆگران و بیسەرانیشەوە هەمیشە داوای زیادکردنی ماوەی بەرنامەکەشەکەن بێگومان ئارە وەڵا من یەک لەوانە بووم کە پرسیارم کرد بەرنامەکەیان بکرێتە 2 ساعتیان بکرێتە ساعتی نیوە کاک ئەحمەدجان دەسوچاو خۆش بێ پشگیری و پەیوەندی ئێوە و کۆمنتی ئێوە لەگەڵ تەواوی ئازیزانە هۆکاری سەرکەوتنی بەرنامەکەیە کارم گەتی مامە هاتی سڵاو ڕێزم بۆ مامە دەدامان برهان کاک ڕێباز مامە فەتا تۆی ئازیز و خۆشەویست ئەیشەڵاوە کاک ڕێباز دەڵێ مهم وەیە پاچەکە بخۆین اینجا ئەو هاتە سلێمانی ئێمە هاتینە هەولێر مهم وەیە مەجلیسەکە دروستکەین والله ئینشاءڵڵا ماڵێ ڕەنگە بێم باشە قوربانی کاک ئەحمەد بم چاو ماجەکەم خۆشحاڵ سەرچاوم خۆ حەفیزە بێخوا عەزیزان و خۆشەویستانم بەرنامەی ئەمڕۆمان کۆتایی هاو بەڵام لەخوا بەزیابێ خۆمان کۆتاییمان نەهاتووە ئینشەڵڵا
دووشەمەیەمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست و لەسەر کۆی تەوەرە کۆمەڵایەتەکان قسە ئەکەین و ئەوەی بە دڵمان بوو باسیەکەی بەو هیوایی ئینشەڵا هەموو لایە لە شتاق بێت تەندروست باش بن کەسابەتی کاسبکاران و گەنجانمان لەسەر ئیش سابر بن قانع بن شکر بین بە ڕازی بین بەو بەشەی کە لە ژیانمانە هەیە گرنگترینشن بۆ ئینسان تەندروستی باشە هەموو لایەکتان بە تەندروستی باشە سپێرم لە خوای گەورە داواکارم هەموو لایەکتان دڵخۆش بن و خوا حافیزتان بێت لشوين كيتا خمقر مرتوى توش لخوما ببرستم لشي وتارنين هايا هموي خوتا هستو نستم لشوين كيتا خمقر مرتوى توش لخوما